ئامانجی دوو کەشتی گاز هەڵگرت لە بەندەری دیمیاتی میسر ئەوەندەی دیکە ئێستا بارودۆخەکەی قوڵتر کردوتەوە سا میسڕیش ئەگەری هەیە کە پەلکەش بکرێتە ناو جەنگەکە پەرەسەندنەکان و کوشتنی سەربازە ئەمریکەکانیش ئەوەندەی دیکە دۆناڵد ترامپی ناچار کردو لەگەڵ فەرماندە سەربازیە باڵەکانە تاوتوێی بژاردەکانی فراوانکردنی ئۆپەراسیۆنە سەربازیەکانی لە ژیتاران بکە لە بەرامبەرە ئێرانیش لانی بێزکردنی توانابەرگریەکانی هەیە بۆ ئەم مەبەستە بڕیارە لە چەند هەفتەی داهاتووە لە چینەوە کاروانی یەکەمی سیستمی بەرگری کە لەسەر شاندانرێ بگاتە دەست ئێران و بەرپرسانی واشنگتنیش لەگەڵ ناتنیاهوە تاوتوێی بەشداریکردنی ئیسرائیلیان لە جەنگەکەی کردو دووبارە ئاگری جەنگی نێوان ئەمریکا و ئێران تاوەکو دێت زیاتر دەشەن دوای ئەم هەواڵەی نەخزمەتێ باشە چاوەکە بەرێکی زیاتر بگرێتەوە. ڕۆژنامەی نیویۆرک تایمز لە زاری دوو سەرچاوی ئێرانیەوە ئاشکرای کردووە هێرشەکەی دمیات پەیامی ئەوەی تێدایە کە ڕێڕەوەکانی دابینکردنی وزەی جیهان و جوڵەی کەشتیەکان دووچاری گرفتی زیاتر دەبنەوە ئەگەر تاران دۆخەکە زیاتر ئاڵۆز بکات. هاوکات دوای کوژرانی 4 سەربازی ئەمریکا لە هێرشێکی ئێراندا لە ئۆردون دۆناڵد ترامپ لە نێو فڕۆکەی سەرۆکایەتی ئێرفۆرس وان کۆبوونەوەیەکی نهێنی لەگەڵ فەرماندە سەربازیە باڵەکان کردو تاوتوێی بژاردەکانی فراوانکردنی ئۆپراسیۆنە سەربازیەکانی لە دژی ئێران کردووە. با گوێرەی زانیاریەکانی ڕۆژنامەی وۆڵ ستریت جۆرناڵ ئادمیرال براد کوپەر فەرماندەی سێندکۆم پلانێکی خستۆتە ڕوو بۆ ئەنجامدانی هەڵمەتێکی چڕی ئاسمانی کە 10 بۆ 15 ڕۆژ بەردەوام بێت بۆکردنە ئامانجی سیستمی بەرگری ئێران و لاوازکردنی توانەکانی لە هێرشکردنە سەر ئەمریکا و هاوپیمانەکانی. ڕۆژنامەکە باسی لەوە کردووە بەرپرسانی ئەمریکا لەگەڵ بنیامین نەتانیاهو سەرۆگۆزیرانی ئیسرائیل تاوتوێی ئەگەری بەشداریکردنەوەی ئیسرائیلیان لە هەر هێرشێکی فراوانی ئەمریکادا کردووە ئەگەر هاتوو واشنگتن بڕیاریدا بچێتە قۆناغی فراوانتری ڕوبەڕووبوونەوە. دوای هێرشە هاوبەشەکەی سعودیە و ئەمریکا بۆ سەر عێراق گوتەبێژی یەکێتی ئەوروپا بە کەناڵ هەشتی ڕاگەیاند. یەکێتی ئەوروپا بە نیگەرانیەوە لە پێشهاتەکانی ناوچەکە دەڕوانێت و داوا لە هەموو لایەنەکان دەکات دان بە خۆیاندا بگرن. گوتیشی یەکێتی ئەوروپا بە تەواوی پشتگیری لەو وڵاتانە دەکات کە لەلایەن ئێران و بریکارەکانی ئێرانەوە هێرشیان کراوەتە سەر. لەگەڵ بەردەوامی جەنگ ئێران پلانی بەهێزکردنی توانە بەرگریەکانی هەیە بۆ ئەو مەبەستەش بڕیارە لە چەند هەفتەی داهاتوودا لە چینەوە کاروانی یەکەمی سیستمی بەرگری کە لەسەر شان دادەنرێت و ژمارەیان 400 دانەیە بگاتە دەستی. ئاژانسی ڕۆیتەرس ئاشکرای کردووە ئێران گرێبەستی لەگەڵ کۆمپانیایەکی چینی کردووە بۆ کڕینی 300 بۆ 400 سیستمی بەرگری ئاسمانی کورتمەودا و موشکی QW چینی. ئاشکراشی کردووە گرێبەستی کڕینی سیستمە بەرگریەکان لە نێوان 60 بۆ 70 ملیۆن دۆلارە و بە گەورەترین هەوڵی ئێران بۆ بەهێزکردنی توانە بەرگریەکانی دادەنرێت. هەرچەندە وەزارەتی دەرەوەی چین زانیاریەکانی ڕەت کردوتەوە بەڵام لە ئەگەری سەرکەوتنی گرێبەستەکەدا چین وەک دووەم هێزی جیهانی دەبێتە بەشێک لە جەنگی ناوچەکە. سەبارەت بە بەردەوامی هێرشەکانی ئەمریکا و ئێران و مەترسیەکانی فراوانبوونی جەنگەکە لەگەڵ میوانەکەم بەڕێز دکتۆر هیوا خۆشناو شۆڕەکاری سیاسی قساکەم ڕاستەوخۆ لە بەلجیکاوە لەگەڵمای. دکتۆر سڵاو لەبێ سوپاس کە لەگەڵمای لەوە دەست پێ بکەین. هۆکاری سەرەکی چییە کە سەرڕای واژۆکردنی یاداشتی لێک تێگەیشتن لە مانگەکانی ڕابردووە ئاگربەستینەوەیان ئەمریکا و ئێران جارێکی دیکە و زۆر خێرا داڕەما هێرشە موشکەکان هەم دیز دەستیان پێکردوتەوە بە بەردەوامی ئێمە ئەبینین کە وەستان و دووبارە بوونەوەی هێرشەکان هەیە. بەڵێ ئەم کاتان باش سەرەتا بۆ ڕاستکردنەوە من بەتەنیا ڕۆژنامەوانم سیفاتێکی وەکو دکتۆریم نییە هەروەکو دەزانین ئەم جەنگە لە سەرەتاوە کە دەستی پێکرد بە بڕوای من جەنگێک بوو کە
ئەمریکا و بەڕێوەبەرایەتی دۆناڵد ترامپ استراتیژیەکی بۆ ئەو جەنگە نەبوو. ئەو جەنگە وا پێدەچێ لەسەر بنەمای هەندێک زانیاری ئیستیخباراتی و هەندێک شیکردنەوە و ئانالیزی ئیستیخباراتیدا ساز کرابێ و ئەوان پێیان وابوو بە هەڵگیرساندنی جەنگێکی و بڕینی سەرانی ئێران بە تایبەتی سەرانی مەزهەبی و دەوڵەت و بەڕێوەبەرایەتی حکوومەت و ئەکرێ لە ناوخۆدا خۆپیشاندان ڕوو بدەن و ئەکرێ گروپە ئەتنیکیەکان بێنە سەرشەقام و جادەکان و تەنانەت چەکیش بگرنە دەست. ئێمە بینیمان ئەمانە هەر هەمویان ڕویان نەدا. ئێران لە دوای 24 کاتژمێردا توانی خۆی کۆبکاتەوە و ئێران بڕیارێکی استراتیژی خۆیدا یان من دەمی نێمەوە و یانیش لە ناوچەکەدا هیچ کەس نامێنێ و ئەوما هەتاوەکو ئێستا بەردەوامە و ئەمە لە بۆ ئەمریکا بڕیارێکە کە نەدەتوانێت بە ئاسانی وازی لێبینێ و نە ئەتوانێ ئامانجەکانی بپێکێنێ. هەر لە بۆ هەندێ ئێستاکە تەماشا دەکەین ئەو جەنگە بەڕای من لە قۆناغێکدایە هەروەکو لە کۆبوونەوەکانی نەتەنیاهۆ لەگەڵ دۆناڵد ترامپدا بینیمان و لە هەمان کاتدا لە لێدوانەکەی جێدی ڤێنسدا کە 3 سەعات قسەی کرد لە لێدوانی هەری دواییدا لەوێدا تەماشا دەکەین دەرگایەک بۆ دیالۆگەکان بەردەوام کراوەیە و زانیاریەکانی پشتپەردەش باس لەوە دەکەن کە دیالۆگ هەتاوەکو ئێستا بەردەوامە. بەڵام ئەوانەی کە ئەم جەنگانەی ئەو جەنگی کە ئێستا ئەنجام ئەدرێ ئەتوانین بڵێن زیاتر وەکو لایەنێکی استراتیژینیا بەڵکو وەکو لایەنێکی تەکتیکی دەبیندرێن کە هەوڵێکە بۆ ئەوەی ئەمریکا بتوانێت لەسەر مێزی گفتوگۆ داخوازیەکانی خۆی بەسەر ئێراندا بسەپێنێ. کاگیوە ئەم هەوڵەی کە باسیەکەی ئەمە یەکەم جار نییە. هەتاوەکو ئێستا چەندین دانیشتن و جەلسە و گفتوگۆ کراوە لە سویسرا، لە عومان، لە پاکستان، لە تەنانەت دوستیان لە تورکیاش بیکەن نەگونجا. هەموو ئەمانە هەموو جارێک بینراوە چونەتە سەر مێزی گفتوگۆ دانیشتون، چەند خاڵک گەیشتووەتە بنبەست و دواتر دووبارە هێرشەکان دەستیان پێکردوەوە. سە قەیرانێکی بێمتمانەی قوڵ لە نێوان بەرپرسانی ئێران و بەرپرسانی ئەمریکا هەیە. زیاتر ئێرانیەکانن کە بە بێمتمانەیەوە سێری ئەمریکاکەن. چۆن ئەکرێت دیالۆگ ئەم کێشەیە چارەسەرکە کە خەریکە وردە قوڵترە بێتەوە بە تایبەتیش کابینی لەسەر ئێران هیچ سازشێک لەسەر گەروی هورمز ناکە؟ نەخێر هیچ سازشێک لەسەر گەروی هورمز ناکات، چونکە ئێرانیەکان ئەوە بڕوای ئێرانیەکانە کە ئاڵێن بە هیچ شێوەیەک متمانە بە ئەمریکا ناکرێت. ئەمریکا وڵاتێک نییە متمانەی پێ بکرێ و ئەمە بە تەنیا قسەی ئێرانیەکان نییە. تەماشاکە بەر لە جەنگەکەدا وڵاتێکی وەکو سعودیا، وڵاتێکی وەکو ئیمارات کە هاوپەیمانی سەرەکی ئەمریکان ئەچوون لە پشتەوە پەیوەندیەکانیان لەگەڵ رووسیا و لەگەڵ چین زیاتر بەهێزتر دەکردن. ئەوەی لە کۆتاییدا شەڕی حوسیەکانی یەمەن و سعودیایی ڕاگرت دەوڵەتی چین بوو، ئەمریکا نەبوو. ئەمریکای هاوپەیمانی سعودیا نەبوو و ئێرانیەکان ئەڵێن ئێمە لەسەر مێزی گفتوگۆ بووین، گفتوگۆکان باش بەڕێوە دەچوون لەو بینەدا ئەمریکا لێداین و دووبارە ئێمە گفتوگومان دەست پێکردنەوە دووبارە لێیانداین. هەر لە بۆ هەندێک نایهەوێ تاقە کارتێک کە لە دەستی ئێرانیەکاندایە، هەرچەندە ئەمە تاقە کارت نیە، بەڵام تاقە کارتێکی خۆی کە لە دەستی دابێ گەروی هورموزە، گەروی بابل مەندەبیشیە. بەڵام ئەو گەروەی ئەو کارتەی دووەمی هەتاوەکو ئێستا وەکو پێویست ئەڵێن بەکار نەهێناوە. لە بۆ هەندێ ئێرانیەکان باش دەزانن ئەگەر بێت و ئەو کارتەی کە لە دەستیاندایە بسووتێنرێ ئەمە کارتێکی دیکەیان لە دەستدا نامینێ لە بەرامبەر ئەمریکا و ئەگەری زۆرە بەڕای ئەوان لە دوای هەڵبژاردندا جارێکی تر ئەمریکا و ئیسرائیل هێڕش بکەنەوە سەر ئێران. هەر لە بۆ هەندێک تەماشا دەکەین ئێستاکە ئەمە قەناعەتی ئێرانیەکانە و ئەمریکاش لە بەرامبەر ئەوە ئێستاکە ئەوەی ئێستاکە دەیبینی هیچ گفتوگۆ و دانوستانێک نییە کاکیوە گفتوگۆریک بن خۆیان ئامادە بکەنەوە بۆی کە ینی دەرگای ئەگەر ئێران سوور بزانێ لە ماوەی داهاتووە ئێران و ئەمریکا و ئیسرائیل پێکەوە هێرشەکەنەوە سەری
ئایا هێشتا هەر دەرگای گفتوگویان بەردەوامە؟ بەڵێ دەرگای گفتوگۆ بەردەوام دەکەن هەردوو لاشیان پێویستیان بە دەرگای گفتوگۆیە چونکە ئێمە نازانین بەڕاستی ئەوەی دەزانین ئەگەر شەڕەکە درێژ بکێشێ لە بەرژەوەندی هیچ لایەنێکیان نییە بەڵام ئەوە نازانین ئێستا کە کامیان ئەتوانێ 2 ساڵی تر شەڕەکە درێژ بکاتەوە بەڕێوەبەرایەتی نەتەنیاهۆ دەتوانێت کە هەڵبژاردننی لە پێشە ویانیش دۆناڵد ترامپ دەتوانێت ویانیش دەوڵەتی ئێران دەتوانێت کە لەناو قەیرانێکی قوڵی ئابووری و سەربازی و سیاسی ئیدایە ئەمەیان نازانین هەر لە بۆ هەندێک تەماشا دەکەین کرانەوەی دەرگای گفتوگۆ شتێکی زۆر ئاساییە بەڵام لە پەنای ئەوە تەماشا دەکەین هەتاوەکو دێ ئێرانیەکان سوورن پەیامی ئەوادەن کە گەروی هورموز بەتەنیا لە کاتێکدا دەکرێتەوە کە ئەوان لەسەر مێزی گفتوگۆ بە تەواوەتی هەموو گەڕانتیەکیان پێ بدرێ کە هێڕشێکی تر جارێکی تر ناکرێتەوە سەر ئێران لە بەرامبەر ئەوەدا ئەمریکا وا پێدەسێت لە استراتیژی ئێستایدا ڕنگ بێ ئەم جۆرە استراتیژی هەبێ هەرچەندە سندکۆم هەتاوەکو ئێستا بە گەرمی پێشوازی لەو استراتیژیەناکە ئەویش داگیرکردنی بەشێکی ناوچەی هورموزگانە واتە گەروی هورموزیش دەگرێتەوە بەڵام ئەمە هەروەکوتم سندکۆم هەتاوەکو ئێستا پێشوازیەکی گەرمی لێ ناکات چونکە نازانن ئەتوانن داگیری بکەن یعنی ئەمریکا ئەو هێزەی هەیە بتوانیت داگیر بکە بەڵام لێککەوتەکانی چۆن دەبن لە ناوچەکەدا لە کەنداودا و ئەو سەربازانەی کە ئەوێ داگیر دەکەن ژیانیان تا چ ڕادەیەک پارێزراو دەبێت چونکە ئێمە ئەزمموی ئەمریکامان لە ڤێتنام لە ئەفغانستان و لە عێراقدا بینیوە ئەگەر شتێکی لەو جۆرە ڕووبات چاوەڕێی چیەکرێت چاوەڕێی کاردانەوەی چیەکرێت لە ئێران چاوەڕێی زۆر کاردانەوە دەکرێن کە ئێمە ئێستاکە دەرئەنجامەکانی نازانین چونکە ئێران لە ناوچەکەدا کۆمەڵێک هێزی هەیە ئەو هێزانە ناکرێ بە چاوێکی سادا تەماشا بکرێن حیزبوڵڵا لە شوێنی خۆی ماوە حەماس هەرچەندە بێهێز بووە لە پەلوپۆخراوە بەڵام بە تەواوەتی تەسفیە نەکراوە و حوسیەکان لە یەمەن بەکاریگەرن حەشدی شعبیمان هەیە لە عێراقدا ئەمانە هەر هەمویان ئەکرێ زیانێکی زۆر گەورە بە کەنداو بگەینن و ئێران بەخۆشی ئەتوانێت زیانێکی زۆر بە کەنداو بگەینێ لە ماوەکانی ڕابردووە کاگیوە حکوومەتی عێراق زۆر هەوڵیاوە کە خۆی وەکو نێوەندگیرێک لەم کۆتاییەوە پێشووتریش هیچ نەبێ بە هاوسەنگی مامەڵە لەگەڵ تاران و واشنتن بکە بەڵام بینیمان لە چەند ڕۆژی ڕابردووە سعودیا عێراقی تۆمەتبار کرد یاخود گروپە میلیشیاکانی ناو عێراقی تۆمەتبار کرد بۆی کە خەریکن هێرشەکەنە سەردام و دەستگاکانی نەوت لە سعودیە دواتر لەگەڵ ئەمریکەکانە هێرشێکی هاوبەشیان ئەنجامیە ئەسا ئەم گروپانە جارێکی دیکە هاتوونەتەوە دەنگ ئەمە پەلکێشکردنی عێراقە بۆ ناو جەنگەکە بەڵێ پەلکێشکردنی عێراقە عێراق ئەچێتە ناوی عێراق ناچێتە ناوی زۆر ئەمە کارێکی زۆر سەختە لە بۆ هەر حکوومەتێکی عێراق بڕیارێکی وابدا لە عێراق وەکو سەردەمی سەدام حوسێنیە عێراق ئێستاکە نفوسێکی زۆر بە کاریگەری شیعی هەیە جگەلەوە لە عێراقدا نفوسەکانی دیکە بە گەرمی پێشوازی لە جەنگێکی واناکەن یعنی نە کوردەکان نە سونیەکانی پێشوازی لە جەنگێکی بەو شێوەیە ناکەن عێراق لە بینی ئێران و ئەمریکادا ماوە نفوسی ئێران لە عێراق زۆر بە کاریگەرە بەڵام تەماشا بکە خۆشت دەزانی عێراق هەر دڵۆپێک نەود دەفرۆشێ پارەکەی دەچێتە خەزینەی بانکی ئەمریکا ناچێتە بانکی ناوەندی عێراقدا و ئەمریکا بە پێی کۆمەڵێک مەرجی سیاسی ئەو پارانە سەربەز دەکا بۆ ئەوەی عێراق بتوانێت بەکاری بێنی ئەمە کارێکی ئاسانی کاگیوە کە باسی گرژی و ئاڵۆزی زیاترەکەین و باسی پەلکێشکردنی عێراقەکەین بۆ ناو جەنگەکە باسی ئەو گروپە میلیشیاناکەین کە حکوومەتی عێراق کۆنتڕۆڵی نییە بەسەریان ئێستا ئەمان مۆڵەتێکی کاتیان بۆ حکوومەتی عێراق داناوە ئەڵێن یانەوە تا بێ وەڵام بیتەوە هەڵوێستە دەبێت لەسەرم پرسە یانەوە تا خۆمان نەزانین چۆن کێشەکەت چارەسەرەکەی بەڵێ سعودیان نایهەوێ شەڕێک لەگەڵ عێراق بکە سعودیا نایهەوێ شەڕێک لەگەڵ ئێرانیش بکە بەڵێ پیلانی زۆر گەورە لەسەر سعودیا هەیە و ئەمریکا و ئیسرائیل کۆمەڵێک کارتی گەوریان
داوەتە سعودیا بەوەی بەشداری بکە بەڵام بەشداریکردنێکی بەو شێوەیە لە ئارادا نییە. سعودیا کۆمەڵێک ناڕەزایی لە بەرامبەر جم و جۆڵەکانی ئێران هەیە بەڵام ئەو جۆرە ناڕەزاییانە لە شوێنی دیکەدا دەبێت بتەقێنیتەوە نە لە سەرسەری ئێراندا بتەقێنیتەوە تەنانەت نە لە سەرسەری هاوپەیمانە گەورەکەی ئێرانیشدا حوسیەکان بتەقێنیتەوە. ئاسانترین کارت لە بۆ سعودیا ئەمە لە سەرسەری حەشدی شعبی عراقیدا بتەقێنیتەوە. یعنی ئەمە وەکو کاردانەوەیەک وەکو نیشاندانی هێز لە لای سعودیەوە وەکو پەیامێکی سعودیا لە بۆ ئێرانەوە تەماشا دەکرێت بەڵام من پێم وان نییە ئەمە لەلایەن سعودیا بڕیارێکی وا درابێ کە ئەمە بگاتە ئاستی وەکو بە کوردی سۆرانی پێڵێن مریشکە ڕەشە. لێرەدا دەبێ بزانین کە لە ئایندەدا حکوومەتی عراقدا تا چڕادێک ئەتوانێ تەوازونەکە ڕابگرێ و لێرەدا بەتەنیا حکوومەتی عراق نییە دەبێ بزانین ئێران چۆن وەڵامی ئەوە دەداتەوە وەڵامی ئەداتەوە یان نا لە دیپلۆماسیەتی ژێربەژێردا چی هەیە لە بینی سعودیە و ئێراندا ئێمە هەتاوەکو ئێستا نابینین. یەکێک لەو کەسانەی کە لە هێرشەکەی چەند ڕۆژی ڕابردووی سعودیە و ئەمریکا بۆ سەر بارگەکانی حەشتی شعبی کوژرا فەرماندەیەکی سەربازی حوسیەکان بوو. ئەنجا ئێستا سعودیەکان هاتوون گروپێکی هاوشەوی ساڵانی پێشویان دروست کردوتەوە جارێکی دیکە بانگشتی 50 وڵاتی جیاوازیان کردو بۆی کە پارێزبەندی بخەنە سەر و کەشتیانەکە یانوێ بە گەوری بابلمەندە بە تێپەڕن. ئەمە جارێک لە ماوەکانی ڕابردوو شابینی ومانە هەم لە چەند ڕۆژ لەم چەند هەفتەی ڕابردووە کە سعودیە هێرشی کردوتە سەر فڕۆکەخانی سەنعا حوسیەکان جارێکی دیکە وەڵامی سعودیان یاوەتەوە بە گشتی ئەم گرژ و ئاڵۆزیانەی کە ئێستا بینرێن لەم چەند هەفتەی ڕابردووە کەمتر نین زیاترن کاگیوە. ئەمە مەترسی نییە لەوەی کە وردە خەریکە سعودیە شێتە ناو گەمەکەەوە. بەردەوام مەترسیەک هەیە لە بەرامبەر بۆ ئەوەی ئەم شەڕە ببێتە شەڕێکی هەرێمی شەڕێکی ناوچەی وڵاتانی وەکو سعودیەت بکەونە ناوی تەنانەت ڕەنگ بێ وڵاتێکی وەکو تورکیا بکەوێتە ناوی ینی ئەو جۆرە مەترسیانە ڕەت ناکرێنەوە بەڵام هێزەکان لە استراتیژی هێزەکاندا بەردەوام سەبرێکی استراتیژیشیان هەیە ئەوە بەتەنیا لە بۆ ئێران وان نییە بەڵکو لە بۆ سعودی نەگەشتۆتە ئاستێکی زۆر پێم وانە ئەمانە هێزی خۆیان ئەمانە یەکتری ئاگدار دەکەنەوە شەڕەکە ئێستا لە ئاستی یەکتر ئاگدارکردنەوەیە ینی دەیەوێ سعودیا بە ئێران بڵێ تەماشاکە من لەمە زیاترت لێ قبول ناکەم بەڵام نە سعودیا بەو شێوەیە پەلاماری حوسیەکان ئەدا و نە حوسیەکانی زۆر پەلاماری حوسیەکان لە دوا هەڵمەتیاندا هێرشیان کردە سەر سۆمالی ئڵاند یعنی دەیانەوێ ئیسرائیل وەک دوژمنی سەرەکی نیشان بدەن نەوەکو سعودیا. ئەمە لێرەدا ئەتوانین بە وردی هەندێک سەبری استراتیژی ئێرانیەکانیش بخوێنینەوە کە نایهەوێ بەو شێوەیە لەگەڵ سعودیەکان بگەینێتە ئاستێکی بەو شێوەیە چونکە پیلانی ئیسرائیلیەکان تا ئێستا دەنگیان یەکاکیوە لە شەڕەکەیە بەڵامیتر پێشبینیەکان باسیێواکەن ئەڵەن ئەگەر بێت و هێرشێکی تونند و بەرفراوانی دیکەی ئەمریکەکان دەست پێ بکا بۆ سەرێنان ڕەنگە ئیسرائیلیەکانی جارێکی دیکە بچنەوە ناو جەنگ. هەم ئیسرائیل ئەم ماوەیە زۆر هەڕەشە و لێدوانی نییە هەم ئێرانیەکانیش زۆر هەڕەشە و لێدوانیان نییە بۆ ئیسرائیلیەکان. ئەمە چۆن هەڵەسەنگێنی زۆر بە کورتی بڵێ ئەمەیان لە سێ خاڵدا کۆی دەکەمەوە لە شەڕی چل ڕۆژەدا 700,000 یەهودی ئیسرائیلی بەجێهێشت. ئەمە کارەساتێکی زۆر گەورەی استراتیژیە لە بۆ دەوڵەتی ئیسرائیل کە 700,000 نزیکی میلیۆنێک یەهودی ئیسرائیلی بەجێ دێڵی ئەمە لە چاپەمەنی ئیسرائیلیەکانیشدا دەبین هەرچەندە ئابلۆقەیەکی لەسەرە. لە هەمان کاتدا پیلانی استراتیژی ئەمریکای ئێستا لە بۆ کورت مەودادا ئەوەیە کە هێزە موسڵمانەکان بەشداری لەم جەنگەدا بکەن. هێزێکی موسڵمانی وەکو سعودی ئەگەر بکەوێتە ناو جەنگەکە ئەمە زۆر کاریگەری زیاتر دەبێ و لە هەمان کاتدا لە تەماشای وردەکاری کۆبوونەوەی نێوان نەتەنیاهۆ و ترامپ بکە کە لەوێدا دەبینین
ئەو ترامپ ئەولەویەت بەوە نادا کە ئیسرائیلیەکان لە هەڵومەرجێکی وەهادا ئێستاکە بکەونە ناو جەنگەکە. ئێرانیش ڕنگ بێ ئەوەی نەوێ ئێران دەیهوێ ئێستاکە ئامادەکاری بکە ئەگەر بێت و شەڕێکی درێژخایەنی لەسەر سەپێنرا بتوانێت ئەم شەڕە درێژخایەنە لە ناوچەی کەنداودا ئەنجام بدە. بەڕێز هیوا خۆشنا و شۆڤەکاری سیاسی ئاستەخۆ لە بەلجیکا و لەگەڵ سوپاس کاکیوە. سوپاس بۆ ئێوەش کاتێکی خۆش هەربژین. وەلمەلانەی ئەمریکا لەگەڵ ئێرانە وای لە پنتاگۆن کردووە کار بۆ داڕشتنی شێوازی شەڕکردنی ئەمریکا کە لە